بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامی خۆشەویستیدا لە کەناڵی دیمەنەوە. ومێدەوارم کە ئینشاءالله لەم بەرنامەیەشدا بەپێی کات کە لە بەردەستماندایە وەڵامی چەند پرسیارێکی ئێوەی بەڕێز بدەینەوە. دیارە زۆرێک لە پرسیارەکان کاتیان بەسەرا دەڕوا، بەڵام بەپێی مەجای بەرنامەکە ئێستا دەرفەت هاتووە کاتیان هاتووە کە ئەم بەڕێزانش کە پرسیارەکانی ئێستا دەخوێنمەوە ومێدەوارم سوود بە ئێمەش و بە ئەوانیش و بە تەواوی بینەرانیش بگەێنێ. ئەم پرسیارە دیارە خوشکێک نووسیوێتی و بەو شێوەیە وەکو خۆی دەیخوێنمەوە، بە زمانی شیرینی هەولێری نووسراوە وەکو خۆی دەیخوێنمەوە. ئەڵە سڵاو مامۆستا، ئایا ژن گونەحبار دەبێ ئەگەر بیەوێ هەموو ژەمەک نەستە ماڵی خەسووی؟ دەستە خوشکێکم ساڵێکە هاوسەرگیری کردیە دەوام دەکا، لەو کاتەوەی زەواجی کردیە هەمووی ئێوارەیەک دەچنەوە ماڵی خەسووی بۆ نان خواردن، تەنانەت ئەگەر ماندوو بێ یان نەخۆش وەک ناچاری لێ هاتیە، چونکە هاوسەرەکەی وای پێخۆشە ئەگەر نەچنەوە دایکی کوڕەکە پێی ناخۆش دەبێ و قسە دەکات. کوڕەکە زۆر هۆگری داکێتی، چونکە زۆر خۆی شیرین دەکات لە کن کوڕەکەی، دایم دەڵێن نەخۆشم، لۆوەی کوڕەکە بەردەوام سەردانی بکە. ئەو جاژیانیان هیچ سەربەخۆ نییە، ئەو خوشکەم ناڕەحەتە، بەڵام پیاوەکەی ئەوەندە هۆگری دایکێتی ناتوانێت بڕیار بدات هەموو ڕۆژ نەچنەوەوێ. ئەگەر کەمێک ڕێنماییان بکەی زۆر سوپاست دەکەین. سوپاس بۆ متمانەی جەنابەت دادەی گیان خوشکە باشەکەم. لە چەند خاڵێکدا پرسیارەکە دیارە ڕوون و ئاشکرا کە بۆ جەنابتانم خوێندەوە، بە 4 خاڵ ئاماژە بەم بابەتە دەکەم. لەو ئاچێ ئەمە هەر کێشەیە و خوشکە نەبێ و کێشە نیە بە ئیزنی خوای گەورە، بەڵام ڕێنماییشی پێویستە. لەو ئاچێ زۆرێک لە خەڵکی کاتێکە هاوسەرگیری دەکا کوڕی باش و ساڵحمان هەیە، ئەلحەمدولیلا هۆگری دایکێتی، دایکەکە زۆری خۆش دەوێ و بووکیش لەو بەینەدا کە هاتوۆتە ماڵێکی تازە و ماڵی سربەخۆی خۆشی دیارە وەکو لە پرسیارەکەدا دیارە هەیە. وەنمونە لە قاتی سەرەوە ژوورێک دوو ژووری خۆیان هەیە، خانوویەکی خۆیان هەیە، بەڵام ساڵێکە کە هێشتا هەر بە تازە دەزاندرێ، منداڵیان نییە. ئەم دایکە پێی خۆشە هەموو ئێواران کە ئەم بووکە باشەی ئەم کچە باشەی لە دەوام و دایرەی خۆی گەڕایەوە ئێوارە لە ماڵی ئەوان بن. لە خاڵی یەکەما دەڵێم بەڕاستی بەرەکەتی خوایە، ئەلحەمدولیلا کوڕ و دایکێک ئەوەندە ڕێک و پێک بن کە سوپاس بۆ خوای گەورە بەردەوام دایکیش فەنان بێ بتوانێت خۆی شیرین کە و سۆزی کوڕەکەی بەلای خۆی داڕاشێشێ و ئاوە هۆگری نزیکی یەک بن، بەخوا بۆ بووکەکەش خۆشە. ئەم بووکە بە ڕێزە نابێ ناڕەحەت بێ. بە پێچەوانەوە من دەڵم شکری خوا بکە کە شکر مێردەکەی لەگەڵ دایکی داواتە لەگەڵ خەسوویدا ئەوەندە ڕێک و پێکن بەیەکەوە. حەمد و سەنای خوای دەوێت، چونکە هیوا هەیە جاری وا دایک و کوڕ بەیەکەوە ناڕەحەتیان هەیە، بووکەکەش فەقیرە لەوە خەفەت دەخوا. لەوە چێ خەڵک بڵێن خەتایی بووکەکەیە، لەوەتی ئەم کوڕژنی هێناوە لەگەڵ دایکیا باژنیە. سوپاس بۆ خوای گەورە ئەم کچە باشە، ئەم بووکە باشە، ئەم کێشەی نییە. دایک و کوڕ هۆگری یەکن و خۆشەویستی لە ڕاددە بەدەر بەیەکەوە خۆیان دەکاتەوە. وەڵڵا ئەو فەزلی خوای گەورە و بەرەکەتی خوایە. بۆ گێواران نان حازر نەکە، ماندووە لە دەرەوە دێتەوە، لە دەوامی خۆی دێتەوە، ئەچێتە سەر سفرەی حازر. ئێوەڵڵا مەشکورانی خوای دەوێت. ئەنجا بەڕاستی بەرەکەتی خوایە هەر بووشێک لەگەڵ ماڵی خەسووی بێ و لەسەر سفرەیەکی جەماعی دانیشن، چەندی فەرقە لەگەڵەوەی دوو کەس بەیەکەوە دانیشن، وەڵڵا هەروە ڕست دەبی لە ژیان، بە تایبەتی لە سەرەتای ژیانە کە منداڵ پەیدا نەبووە. ئەو ماڵانی کە بووکانەی کە لەگەڵ خەسوویانن دڵنیا بن ژیانیان سەرکەوتوترە و لای خوای گەورەش ئەجر و پاداشتیان هەیە و بەرەکەتی ئەو سفرە و نانەش زیاد دەبێت. کەواتە لە خاڵی یەکەمە ئەمە بە کێشە مەبینە، ئەمە بەرەکەتی خوایە و سوپاسی خوای دەوێت. بەڵام لە خاڵی دووەمە، لە خاڵی دووەمدا دەڵێم بەڕاستی ئەوەی کە پرسیوێتی گونەحبار دەبێن، ناوەڵڵا گونەحبار نابێ. هەموو ئێوارەیەک وەکو واجب ئەگەر نەچێ خۆی بە گونەحبار بزانێ، نەچێتە ماڵی دایکی مێردەکەی، ناناوان نییە. ئەمە بەو شێوەیە نییە. بە تایبەتی لە پرسیارەکەدا نووسیوتە ئەگەر نەخۆش بێ، ئەگەر ماندوو بێ، بەڵام مرۆڤ هەموو میشە لەسەر حاڵ نییە. جاری وایە ئەم بووکە باشە، ئەم کچە باشە دەگەڕێتەوە لە دەوام لە دایرەکەی، لە شوێنی کارکردنەکەی. ئێوەڵڵا ماندووە، زۆر جار هەمومان لە کار دەگەڕێنەوە ئێوارە، وەڵڵا پشودانێک و ڕاکشانێکمان لە ناخواردن پێخۆشترە.
پێمان خۆشە بەس پشوویەک بدەین ئیسراحەت بکەین سەرمان دێشە دیارە ئافرەتانیش زیاتر لە کارکردنا ماندوو دەبن پێویستیان بە ماڵی خۆیان هەیە پێویستیان بە پشودانی خۆیان هەیە ئەو کاتە زۆر دەبێت بە ئاسایی وەرگیرە بۆ هەردوو لاوەڵای ئەم ێوارە ناتوانم بێمە خوارەوە ناتوانم بێم حەز دەکەم تۆزە پشوو بدەم یان لە کاتی نەخۆشیدا ئافرەت پێویستی بەوەیە کە بۆ خۆی پشوو بدا و بەتایبەت لە ماڵی خۆیدا چۆن ڕادەکشێت چۆن دادەنیشێ لە ماڵی براکەی خۆی باوکەکەی خۆشیدا کە ماڵی خەسوو خەزور هەر ماڵ باوکدایکی خۆ براکانی خۆنی بەڵام ئەو ئیسراحەتی ئینسان لە ماڵی خۆیدا بەتایبەت بۆ ئافرەت هەیەی ئەو ئازادیە لە شوێنانیکە دەستی ناکەوێت بۆیە لە حاڵەتی ئاوادا نەخێر هیچ ژن نەگونەهبار نابێت بۆچی گونەهبار دەبێت بەڵام شێوازی دەربڕینەکەی بە شێوازێک ئامۆژنگیان دایەگیان یەخوا دەستت خۆش بێ خی گەورە پاداش داداتەوە یەخواخوا تۆمان بۆ بێڵێ ئەم سفرە و خوانە ئێرەش هەر ماڵی جەنابتان نییە دەیخێمەکەی سەحەب ماڵین بەس وەڵڵاهی ئەمڕۆ تۆزە هیلاکم حەز دەکەم پشوو بدەم یان ئەمڕۆ تۆزە ناساخم باوەڕت هەبێت دڵم نان نابە ئەم شێوازی دەربڕینە دایکی ئەم کوڕەش بەم سێ چوار قسە شیرین و جوانەی بووکە یەکسەر لە جاکسە شیرینەکەم بۆ خۆت چۆن ئیسراحەتی ئاوا بکە بەڵام شێوازی دەربڕینی بووکە کە بۆ خەسوویەکی ئاوا دڵسۆز بۆ دایکی کوڕەکە بۆ دڵسۆزیە ئەبێ فەنی خۆی هەبێ ئەمە خاڵی دووەم سێمیان ئەبێ کوڕانیش بەڕاستی هاوسەنگی ڕاگرن لە کاتێکا کە هاوسەگیری دەکەن هەموو کوڕێکی ساڵح زیاتر لە خزمەت دایکیدا دەبێ هاوسەر لە دایکیدا نابڕێ بەڵام لە هەمان کاتە هۆگربوونی ئەم کوڕە وەکو لەم پرسیارەدا و لەم بابەتەدا هاتووە نابێ بگاتە ڕادەیەک ئەوە لە ژنەکەی بکە بڵێ یەک ئێوارە تۆ ماندووبی تۆ نەخۆشبی تۆ دڵن نان نەبە تۆ حەز بکەی بەخوا سەرخەوێکی ئەو کاتە ماندووبوونە بە هەموو نانی ئێوارە ناگۆڕیتەوە من ئەوانە نازانم ئەبێت دڵی دایکم عاجز نەبێت یعنی دەبێت ئەم کوڕە هاوسەنگیەک ڕاگرێ لە بینی خۆشەویستیە هەرە پێویستەکە کە دایکێتی لە بینی ئەو خۆشەویستە پیرۆزەش کە لە بینی خۆی و هاوسەریدا هەیە ئەبێ کارێکی وان نەکا بگاتە غیرە ئێستا ئەم ئافرەتە لە پرسیارەکەدا من بە دڵنیاییەوە تێی دەگەم مشکیلەی ئەوە نییە یعنی ئەوەندە بیکا بە گرفتێک ئەڵەگەن نەچم گونەهبار دەم و ئەوانە گەیشتۆتە غیرەیەک ئەم بووکە چونکە لە سەرەتای هاوسەگیریدا ساڵی یەکەم هەر بە سەرەتا دەبیندرێ ئێستاوە ئەزانێت کوڕەکەی ئەم هاوسەرەکە مێردەکەی خۆی دایکی خەسووی لی داگیر کردووە غیرەی پەیدا کردووە وای لێدە خەریکە ڕقی لە دایکی دەبێتەوە چونکە ئەڵێ زیاتر کوڕەکە هۆگری دایکێتی نەک کە هاوسەری منە هۆگری من بێ بەڵام لە کاتێکە ئەم کوڕە هەردووشیانی خۆش دەوێت بەڵام دەبێ وریابێ بە بابەت زمانێکی شیرین بۆ خێزانی خۆی بۆ هاوژینەکەی خۆی ڕوون کاتەوە بڵێ ئافرەت بە دڵنیا بە تۆ خۆشەویستترین کەسی سەر ئەم زەویەی تۆ بە ئەمانەتی خۆی پەروەردگار تەسلیمی دەستی من کراوی بەڵام ئەوە دایکمە خۆت حاڵی دەزانی ئەو پەڕی دڵسۆزیش دەنوێنێ ئەنا دایکێک کاتێک کە کوڕەکەی گەورە بووە و ژنی هێناواتە چۆتە تەقریبان چۆتە تەمەنەوە لەوە چێ نزیکی 50 ساڵێک بێ ئێستا پێویستی بە پشودانە کەچی ئەو لەبەر دڵسۆزی بۆ من و بۆ تۆ حەز دەکەن نانەکەمان بۆ حازر کە و ئەم سفرەی بەرەکەتی خۆیان هەمومان بەیەکەوە لە دەوری کۆ ببینەوە غیرەی ئەوە نەکەی کەوا دایکم منی داگیر کردەوە لە تۆی ساندوم غیرەی بینی ئافرەتان زۆر بەهێزە تەنانەت لە بینی بووک و خەسووشدا ئالێرەدا دەوری کوڕ گرنگە ئەم هاوسەنگیە بە عاقڵی و بە ژیری و بە حکمت و بە لێزانی ڕاگرێ لە خاڵی چوارەمە بەو بەڕێزانە دەڵێم دایکی بەڕێزیش دەبێت هەندێک جار لە دڵخۆشی خۆی ببورێ بۆ بووکەکەی مادام بووکەکەم وا خۆشحاڵە و ئیختیاری بداتێ بڵێت دادەیجان کچە شیرینەکەم تۆ لە کچەکانم زیاتری تۆ کچی ماڵەکەمی کوڕەکەم خۆشبەختی بە تۆوەیە ئەزانی چەنی تۆ خۆش دەوێ ئەزانی منیش چەنم هەردووکتان خۆش دەوێ بە ئەندازەی کوڕەکەم تۆشم خۆش دەوێ ئەم دەرگایە کراوەیە ئەم سفرەیە هەر ڕاخراوە من هەمووی ئەوارەیەک چونکە دەوامم نییە دائیرەم نییە هەر حەز ئەەکەم بۆ خۆمان بەیەکەوە بین جاکچە شیرینەکەم کەی حەزت لێبوو ئەوە سفرە حازرە کەی بێ تاقەت بووی دڵی ئێمە هیچ ناکە ئەم ماڵە هەرهی خۆتە سەرەوە هەرهی خۆتە ئەبێ خەسووش فەنی هەبێ خۆشەویستی جاری وا هەیە یعنی کەسێک وەرە لە ئامێزی بگرە ئەوەندە توندی کە خەریکە پەراسۆکانی دەشکێ یەوەڵاوە خۆشەویستیە بەڵام بەرامبەر ئازاری پێگەی نابێ ئەم خۆشەویستی دەربڕینە بگاتە ئازاردانی بەرامبەر کاتێک کە قورئان دەفەرمێ وەیل للمطففین سوورەتی المطففین لە قورئاندا وەکو زانای پایەبەرز دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیرەکەیدا دەفەرمێ
تەطفیفەر ئەوە نییە کەسێک تەرازوو بازە ئەگەر شتت پێ دەفرۆشێ کەمت دەداتی ئەگەر شتت لێ دەکڕێ بە قورسی لێت دەکڕێ نەخێر هەموو شتێک تەرازووی هەیە ئایا ئەم دایکە کە ئەوەندە هۆگری کوڕەکەیەتی حەز دەکە هەموو ئێوارەیەک بووکەکەی لەسەر سفرەی ئەوان بێ و لە ماڵی ئەوان نەبێ لە ماڵی خۆیان ئاگر نەکرێتەوە و نان و چێژ نەکرێ و پشوو نەدەن ئایا حەز دەکا کچەکەی خۆی وابێ ئەبێ ئەو پرسیارە لە خۆی بکە ئایا حەز دەکا کچەکەی لە ماڵەکەی ماڵی خەسوویدا ئاوا یەک ڕۆژ مەجای نەبێ لە ماڵی خۆیدا پشوویەک بدا ئێواران خۆ هەرچەند ئەمە ئەو پەڕی دڵسۆزیە بەڵام عەرزم کردن وەکو لە ئامێزگرتنێک وایە کە ئەوەندە ڕاکوشە پەراسۆکانت عەزیەتی بێ هەناسەت تون بکە نا بەو شێوەیەش نا هەموو شتێک بەخوێ کوردەواری دەڵێ خوێش بەمانە هەموو شتێک ڕێزگرتن بەڵام لە سنووریدا پێشێلکردنی ئازادی بەرامبەردانە بێ بە دڵنیاییەوە لەم دایکە بپرسی لە ناوەڵڵا حەز دەکەم کچەکەم بۆ خۆی سەر بەخۆ بێ وەڵات جاری وایە حەزەکە لە ماڵی خۆیان نان و ئەو خوا نان و پڵاو لە ماڵی خەسوویان نەخوا بە هەموو ئێوارەیەک من ناڵم هیچ دایکێک مادە نیە بە کچەکەی بڵێ ڕۆڵە لەگەڵ خەسوو تا خراپ بە دایکی ژیر ئەوە ناڵێت چونکە کچەکەشی و زاواکەشی کوڕکچی خۆنی حەز بە بەختەوەریان دەکات بۆیە لەم چوار خاڵەدا وابزانم وەڵامی پێویست درایەوە دایکەکەش بە خۆیدا بچێتەوە حیساب کە ئەگە کچەکەی خۆی ئاما ڕەفتاری لەگەڵا بکرێ باشیان نەبەو شێوەیە نەبێ بەڵام بەداخەوەش دەڵێم کوردی ئێمە یەک عادەتمان هەیە یان هێندە شیرین لا یەکتر دەخۆین یان هێندە تاڵین یەکتر دەتفتینەوە یەکترمان پێ قبوڵ ناکرێت وەڵا خۆزگا خەسوو بووک ئەوەندە ڕێک و پێک و خۆشەویست بن ئاوا بەتایبەت لە سەرەتای هاوسەریدا کە بگاتە ئەوەی بڵێن بەبێت تۆ نانم بۆ ناخورێ بەڵام خوا نەخواستە نەگاتە ڕادەیەکیش ئەمجا بڵێ هەر چارەی بناوێ ئەمجا پەنابەر نەبەر نوشتە و سیحر و جادو وەکو دەبیستین بەڵێ بۆیە نە ئەوەندە شیرینی کە هەر یەکتر قوت دەین نە ئەوەندە شتفت و تاڵی کە قێز لە یەکتر بکەینەوە خۆزگە میلەتی ئێمە فێر ببووایە کە دینی ئیسلامی ئێمە دینی وەسەطیەتە هەموو شتێک حدی خۆی بدەیە فآتوا كل ذي حق حقه رسول الله صلى الله عليه وسلم فرميتي هەموو شتێک حقی خۆی بدەیە بڕواتان هەبێ هەمومان بەختەوەردەبین ئەمە پرسیاری یەکەم ومێدەمارم ئینشاءڵڵا ماڵە بە هەمیشە ئەم بابەتە بە دڵخۆشی وەرگرن بە خێر و بەرەکەتی خوای وەرگرن بە چوار خاڵی کە باسم کرد ئینشاءڵڵا ژیانیان هەمیشە بەختەوەری دەبێت لەگەڵ ژیانی هەموو ئێمەش و مسڵمانانیشدا پرسیاری دووەم بەڕێزێک پیاوێکە نووسیوێتی سڵاو مامۆستا ئەگەر پیاو لە تووڕەبوون لە خێزانیدا یەک جار تەلاق بخوا ئایا تەلاقی دەکەوێ یا بوارە شەریعەکەی چییە بە سوپاسەوە بەڕێزان پەروەردگار لە قورئانە فەرموویەتی الطلاق مرتان فإمساك بمعروف أو تسريح بإحسان بەڕێزان تەلاق دوو جارە جاری یەکەم جاری دووەم ئەمجا یان بەیەکەوە جوان دەژین یان جاری سێم کۆتایی بەم هاوسەرگیریە دێ ئەم بەڕێزە کاتە کە یەک تەلاقی خواردووە هێشتا مەجاری گەڕانەوەی هاوسەرەکەی بۆ لای هەیە ئەگەر وەک خۆی نووسیوێتی تەلاقەکەی نەکەوتەوە بەڵام پێویستی بەچی هەیە پێویستی بەوە هەیە بچێتە خزمەت جەنابی مامۆستایەکی مێزەرسپی شارەزای واریع بە ئاینی ئیسلام جا لە مزگەوتەکەی خۆیان بێ واگەر مامۆستای مزگەوتەکە کوتی بەڕاستی من لەو وارەدا شارەزاییم نییە سەردانێکی لیژنە فتوواکانی هەرێمی کوردستان بکە کە لە هەموو شارێکە لیژنەی فتوای شەرعی سەربەیەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان هەیە مامۆستایانی بەڕێز و خواناسی تێدان ئینشاءڵڵا دەتوانێت لە لای ئەوان برا بەڕێزەکەم کارەکەت ئاسان دەبێت بەڵام وەکو عەرزم کردی لە مزگەوتی خۆت و گەڕەکی خۆت ئەگەر چارەسەر بکرێ باشترە ئەگەر نەبوو سەردانی لیژنەی فتووا بکە بەڕێزان ئێستا کاتی ناوبڕێک هاتووە ئەچینە ناوبڕێکی زۆر کورت و بەرنامەکەمان ڕاستەو خۆیە بۆ دوژمارێکی ئێستا دێتە سەر شاشەی کەناڵی دیمەن ڕاستەو خۆ دەتوانن پەیوەندی بکەن لەسەر تەوەرەی بەرنامە یان هەر پرسیارێک لە سنووری ئاینی ئیسلام و شەریعەتدا بێ و زانیاری بەندەی لەسەر بێ ئینشاءڵڵا لە خزمەتتاندام بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵاوی خۆی پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر بەڕێز بەرنامەکەمان ڕاستەو خۆی لە کەناڵی دیمەنەوە ئەو دوژمارەیەکی ئێستا لەسەر شاشەی کەناڵەکە دەیبینن دەتوانن جەنابتان لە ڕێی ئەو دوژمارەیەوە پەیوەندیمان پێوە بکەن و پرسیارە شەرعی و کۆمەڵایەتیەکانتان ئاراستە بکەن وازن پەیوەندیەکمان هەیە بەڕێ پەیوەندیەکەمان دایکی کاردین فەرمو خوشکی من سلامی خوا لە خۆت و ستافەکە و مامۆستاگیان سڵاوی خوای پەروەردگار لە خوشکی بەڕێزم بە ناوی ستافی کەناڵی دیمەنیشەوە سوپاست دەکەین خوا پاداشتان باتەوە ئیشەڵڵا لەگەڵ ئەوەی بەڕێزیش دادا دەیگیان فەرمو لە خزمەتە
بەڕێزی مامۆستاگیان ئەگەر خانووی وەرەسا کاتی سیوسری فرۆشرا بێت ئێستا چۆنیە قەبڵێندرێ؟ ئایا بەشی دایک و باوکیشی لێ دەرەکرێت جگە لە مناڵەکان؟ کاتی خۆی بە پاری سویسری فرۆشاوە بەڵێ یعنی ئەوە دەوری 20 ساڵە هەرەوەڵا ئەجا ئەو کاتە بۆ دابەش نەکراوە پارەیە ئێتر وا گونجاوە مامۆستا ئەخری ئەو پارەیە ماوە یعنی ناوەڵا بەس خانوەکە قەبڵێندرێ خانوەکەرۆک خۆی ماوە ئایا بە سەری ئمڕۆ بێ قەبڵێندرێ؟ بەسەر چا من ڕێنماییەکت دەکەم چکە بابەتێکە بۆیکە ئیشاڵە هەموو ئەوانی کە لە میراتان دەبێ وریابن میرات بۆ خێر و بەرەکەتە نەک بۆ مای نیزاع و تەفرەقە و ڕەحمەتە نەبێتە زەحمەت ئیشاڵە بە حرمەتی تەلەفۆنەکەی تۆ دایکی کاردینجوێ بیست بە لە درێژەی بەرنامەکەدا ئیشاڵە ڕێنماییەک پێویستت دەکەم خوا پاداش دەباتە مامۆستاگیان ئەگەر کەسێکیش دەستی ئازارێکی تێکەوت بێ لە ڕووی تووبەوە هیچ هینی نەبێت هیچ چارەسەری عنی تووب ناڵێ هیچ کێشەیەکی هەیە بەس خۆی سوور بدانێ نەفەسی کەسێکە ئەبێ لەو حاڵەتا چی بکات؟ واللهی مادام زانستی پزیشکی ئەوی شەرنێ لەوە ئەچێ ئەم یعنی بە پزیشکێک بە تۆبێک بڕوانەکە حەزەکەی ئەوش بە کاتەکە زۆر نەگەین ئیشاڵە گوێبیست بی بەسەر چاو قسەت بۆ دەکەم باشە دادەگیان مامۆستاگیان بەڕێزی عەزیزم سوور بزانی نەفەسی کەسێکە یعنی لەو دەستە و گیر بووە ئەبێ لە ڕووی دڵ و دەروون و ئیمانەوە لە ڕووی دینەوە چی بکەیت لەو حاڵەتە بەسەر چاو چاو خۆشە مامۆستاگیان خوا پاداش دەبات ئەزمێنی ئیشاڵە لەگەڵ ئێوەی بەڕێزیدا دادەگیان خوا لەگەڵ خوا لەگەڵ بێ خوشکە باشەکەم پەیوەندێکی ترمان لەگەڵا دایکی ئامانج فەرموو خوشکی من السلام عليكم مامۆستای بەڕێز عەلەیکم السەلام و ڕەحمەت الله دایکی ئامانج خوشکە باشەکەم دەستخۆشی ئەو بەرنامە لێ دەکەم مامۆستای بەڕێز خوا لە ڕازی بێ دادەگیان مامۆستا وڵات پرسیارێکم هەیە بەعادەت نەبی فەرموو ئەمە هەموو ساڵان یعنی لە پازدەی شعبان ڕۆژ دەبی ئەجا جێم لە هەندێک مەلایەکان بووە مامۆستای بەڕێزەکان دەرێن نابیتن لە ئەو ڕۆژەی تێبی ئەن بەخۆم ئەوەی خۆم هەموو نیەی مانجە ئەو سێ ڕۆژەی پێدەبم بەس ئیدکە سیاریان کردێ دەرێن ئەمە چەند ساڵە ئەو ڕۆژە هەر پێبینە پێبینیان نا پانزەی شعبان هەر ئەو ڕۆژە بە ڕۆژە دەبیان 16 و 14 لەگەڵ دەگری ئابابان دەگری لەگەل هەر سێ ڕۆژی دەگریت بەستەر چاو قسەت بۆ دەکەم دایکی ئامانج دەستەکان خۆش لە خوالیێتان قبول بکە دەستەکان خۆش مامۆستای بەڕێز خوال لەگەڵ بێ خوشکە باشەکەی من دایکی ئامانج خوال لەگەڵ بێ دایکی نارین سلام فەرموو خوشکە باشەکەم عەلەیکم السەلام و ڕەحمەت الله و بەرەکاتوه مامۆستاگیان دوو پرسیارم هەیە بێ زەحمەت پرسیاری یەکەمت خوشکە باشەکەم مامۆستا کەسێک پارەی منی خواردووە ئەگەر من بڵێم با بڵێم گردنی ئازا بێت لەبەر ئەوەی وجدان خۆ مرتاح بێت ئایا لێ پێچینەوەی لێ ئەکرێت لەو دنیا یاتر هەر چۆن زۆر نامرتاحم ئەگەر لێی خۆش نەبم بۆ ویژدانی خۆداران بێ خۆش بوومە بەڵێ من هەموو کەسێک خۆشە بم ئەگەر بەویش بڵێم گردنی ئازا بێ بەڵام لە لایەکی شۆ دڵم نامرتاح حەسکرد پارەمی خواردووە بەڵێ لە قیامەتە ئایا خوا چی لەگەڵ دەکا بەڵێ بەڵێ و دووەم پرسیارشم مامۆستا دایم ئێمە قەرزدارین یعنی هەستەکەم بەرەکەت نییە لە ماڵمان و قورئانە خوێنم نوێژەکەین خۆم و هاوسەرەکەم بەس نازان بۆچی مامۆستا چەند ساڵە من شوم کردووە و زەواجم کردووە هەر قەرزداری دایکی نارین بڵین پیشەی هاوسەری بەڕێزت چییە داهاتان پیشەتان یعنی لەوە چێجاری وایە تۆ زۆریش کار دەکەی بەڵام موچەکە بۆ خۆی کەمە یعنی پیشەکە ئەو شێوەیە نییە بەڵێ پێشمەرگەیە پێشمەرگەیە دەی لەشی ساڵ خۆی گەورە بیپارێزی یا ڕەبی یاخوا سەلامت بەسەر چاوی ئینشاڵڵا بە ئیزنی خۆی گەورە هەندێک قسەی خێر بۆ دەکەم دایکی نارین بۆ دوو پرسیارەکەت ئینشاڵڵا خوا جەزات خوشکە باشەکەم دایکی نارین خوا لێڵ بێدادەگیان پەیوەندێکی ترمان لەگەڵ باوکی یوسف فەرموو براشینەکەم فەرموو باوکی یوسف السلام عليكم مامۆستا عەلەیکم السەلام باوکی یوسف خۆی گەورە سەلامەتتان کە سەلامەت و خوا خێر دونوسی خوا پاداش بکە مامۆستا لەگەڵ ئێوەی بەڕێژدا باوکی یوسف زۆر سوپاست دەکەم فەرموو بە دوو پرسیارە بەشدارین مامۆستا پرسیاری یەکەممان فەرموو منداڵێکمان هەیە بەڵێ منداڵێکمان هەیە بەدەستی چەپ هەفێر بووە لە ئەوەلی
نووسی نیشتیوان ناخوارد نیشتیوە ئێستا زۆر کەس هەیە مامەستا شەربازە مامەستا کە ڕێزم لە بۆ جەنابی دەڵێ عرامە دەی بە دەستی ڕازەوە بکەی بەڵێ تەمەنی چەندە باوکی یوسف مناڵەکەتان؟ تەمەنی 9 ساڵە مامەستا 9 ساڵە. هیچ هەوڵتان لەگەڵ داوە ڕای بێنن یعنی ئامۆژگاری بکەن بڵە ڕۆڵە بکەن بە بەم دەستاوەڵی ناخواردن وەڵی زۆر ئەوڵمان لەگە داوە کەنیا مەسەخ بەخارەکانی چوە ئێستا هەرکوی بەدەستە ڕاست دەگری دەستی تێکدارێ کە نانیش دەخوا ناتوانانی بەدەستی ڕاست نانەکەی بخوا بەسەر چاو پرسیارەکەم ئینشەڵا گوێبیست دەبی بە ئیزنی خوا لە درێژەی بەرنامەکە دەکا باوکی یوسف. پرسیاری دووەمیشمان مامەستا خێزانەکەم هەندێک زێڕ و شتیوای هەبووە فرۆشتی تێ ئەمەش بۆ زەمان زۆر خراپە ئەدە ئێستا ساری بە سەدا سوڕایتەوە دەکرێت بداتەوە پیاوەکە یان ناکرێت کەس کاتەکەی لێ دەربچی کردوێتی بە پارە بەڵێ بەڵێ مێردەکەی فەقیرە یعنی قەرزدار هەیە قەرزار بوو بێ قەرزاری خەڵک بێ قەرزاری مارکێتێک بازاڕێک پێویستێکی ژیان بە قۆران پێویستی بە ژیان ئەو پێویستی مەسەد قەرزاری مارکێت شتوان نیە بەس پێویستی مەسەد بە پێداویستێت چووکە نەخۆشمان هەیە دوو نەخۆش بەڵێ 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 بەسەر چاوی شاڵ لەبارەی زەکاتی ژن بۆ مێردەکەی کە هەژار بێ بەسەر چاو قسەت بۆ دەکەم دەساوت خۆش بخوا خێرت بنووسی مامەستا برا باشەکەم باوکی یوسف خۆی گەورە سەلامەتان کە خۆی گەورە ڕەحم بە هەموو لایەکە بە قوربان. پەیوەندیەکی ترمان کاک ڕۆستەم فەرموو براکەم. مامەساجان سلام علیکم. علیکم السلام و رحمة الله کاک ڕۆستەمی بەڕێز. قوربان جناب شوێنی باشیش کرد. خۆی گەورە سەلامەتان کە الحەمدولله ئێمەش زۆر باشین باشی باشێمان بۆم کە ڕەحمە لە باوک و دایکش. یا ڕەبی ڕەحمە لە دایک و باوکی هەموو لایەکمان بێ لەگەڵ جەنابیش و تێکڕای موسڵمانان سوپاست دەکەم. خاڵک جان وەڵام پرسیارێکم منێ لە خزمەت جەناب تا زەحمەت نەبێ. لە خزمەتان کاک ڕۆستەم گیان فەرموو چاوەکەم. قوربانم وەڵا لەبارەی میراتی و مارەی و ئایا من خۆم نا بەس کاتی خۆی خێزانەکەم مارەی هەبووە ئیتر نەدراوە پێ تا ئێستا یعنی دەوری 30 ساڵە زیاتری کەوت ئینجار ویراسی ماڵی باوکم دوو برام خواردیانە نەیداوە بە من و 5 خوشکم ئایا ئەوە چۆنچۆنینە و چۆنچۆنی نییە. بەنسبە پرسیاری یەکەمتەوە خێزانت تۆ مارەیەکە نەداوەتێت تا ئێستا؟ بەڵێ قوربان نەوەڵا نەدراوە من آخر لەبەر دەستکورتیت بەبێ گومان بەدڵنیایەوە لەبەر دەستکورتی نەداوەتێ. ئارەوەڵا لەبەر دەستکورتی جەناب ئەی خاتونی خێزانت خوا لێ ڕازی بێ دەڵاتی ئەڵێ دەمەوێ ئەڵە پیاوەکە گەر نەدازاوێ چم ناوێ وەڵا نا ئەڵێ من ئەو کاتە نەدراوە پێم و ئیسە داوایەکەم ئێستا دەیەوێ حەقی خۆشێتی بەڵێ بەسەر چاو کاک ڕۆستەم ئینشاڵڵا لە درێژەی بەرنامەکەدا هەوڵ دەدەم قسە لەسەر ئەو بابەتی جەنابیشت بکەم. ڕەحمە لە باوکی ئەوەی میراتیەکەی میراتەکە خوراوە جا قوربان وەڵا دادگای ئیسلامی نییە بانگیان کا بڵێ براشی نەکەم ئەمە خێر بەم برایەتان ناکەن بە کاک ڕۆستەم ناکەن بەم خوشکانە ناکەن خۆ پیاوەتیان لەگەڵ ناکەن حەقی خۆیانە وەڵا ئەدگرم و لێش دەستێنم و لە کۆڵی دەکەمەوە ئێستا خۆم ڕۆ بە ناشکردنەوەم هیچ دادگایەکی ڕسمی نییە. من قوربان لە هەردوو براکەم گەورەتر بووم تا ئێستا سەرم لێ کردوون ئەوان هیچ پرسیارێکیان نەکردووە لەم. ئەی بۆ ڕۆژێ لەگەڵ تا قسە لەگەڵیان ناکەی شەوێک سەردانێکی برایانە و بەبێ عازبوون و بەبێت تووڕەبوون هیچ جار پێیان پێدوتون بلە براشی نەکەم خوا نەخواستمە بەستمەوە نییە دەغەدرتان لێ ناکەم بەڵام ئێمە بە شەریعەتی خۆی پەروەردگار بە حەڵاڵی لە دایک و باوچێک لەدایک بوون و خوشک و براین هەمومان لەم خێزانەدا ئەی ئێمە ژۆڵە بەشمان هەیە و چاومان تێوەیەتی و پێدوتون هیچ جار لە ڕوود داون. واللهی قوربان ناڵێم تا ئێستا شەرمم لێ کردوون خۆ دوو سێ جار بەسەر چاو ڕێنمایی دەکەم مادام کە ئێستا لەگەڵت باز نەکردون بەسەر چاو بەسەر چاو کاک ڕۆستەم لە ڕازی لە یاخ سەرچام کاک ڕۆستەم گیان خۆی گەورە سەلامەتان کە خۆتان لەسەکەم خوا لە ڕازی لە یاڕەبی ماڵەکەم خوا لەگەڵ بەسەر چاو سەرکەوتوی دین و دنیابی ئینشەڵڵا ئینشەڵڵا برای خۆشەویست و بەڕێزم کاک ڕۆستەمی عەزیز خوا لەگەڵ برام. الو كاتب برای بەڕێزم کاک ڕۆژگار لە ڕانیە کاک ڕۆژگار لە ڕانیەوە فەرمی براشی نەکەم
مامۆستاجیان سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاك رجالي عزيز با قوربان بم مامۆستاجیان ئێمە پرسیارێکمان لە جەناب دەبوو مامۆستاجیان. من لخدمتان قربان. با قوربان مامۆستاجیان من ڕاستی داوای لە جەنابت دەکەم مامۆستا من ماڵم لە ڕانیەیە ڕاستی خێزانم نەخۆشی درێژخانی هەیە لە خانی بەکرێداین مامۆستا وازن لەوەندە خراپە باوەڕم پێ دەکەی کە ئەرزاقێک خواردنێکن دە ماڵەکەی دانیە والله کە ناوی خوایە وازن ئەوەندە خراپە کە تا ئێستا کەسێک ئاوڕێکی لێ نەداینەوتمیان دەبەت خوات خاتی خوای گەورە کەسێکە بێ ئاوڕێکمان لێ بداتەوە والله مامۆستا چەند جار تەکلیفم لە موسڵمانان کردووە بۆ یەک ماتۆڕی سێتەگەری ئیشێکی پێ بکەم والله کەسێک نەبووە ئاوڕێکی لە من داتەوە بە ئەڵڵای گەورە لە خانی بەکرێداین ماڵم لە ڕانیە لە ڕەشەمێرگێم شوێن بە ئەڵڵای گەورە وازن ئەوەندە خراپە نە ئەرزاقێک نە خواردنێک یعنی هیچم نییە وازن ئەوەندە خراپە بە ئەڵڵای گەورەتم بەشکم موسڵمانێک خێرخوازێک ئاوڕێکی لێمانداتەوە لە بەرخاتی خوای گەورە. کاک ڕۆژگار پەیوەندیت بەم کەناڵی بەخشین و هانای خێرخوازی و بەختەوەری ئەوانەوە نەکردووە؟ مامۆستا والله چوومە کەناڵی بەخشین چوومە کۆمەڵ چوومە یەکگرتو تەلەفۆنم بۆ مامۆستا هومێدیش کردووە ئەوەی کەناڵی یەکگرتو والله چەند جارم داوای ماتۆڕێش کرد هەر دەڵێ نیمانە والله مامۆستا سوێن بە ئەڵڵای گەورەوەتانێ کتابەکەم پێ کە خێزانم نەخۆشی دکتۆر بەسەر چاو کاک ڕۆژگار خۆی گەورە ڕەحم بە خێزانیش بکە خۆی شفای بەخێری بنەرێ ئینشەڵڵا من هەر بە حورمەتی تەلەفۆنەکەی تۆ ئەندە قسەت بۆ دەکەم کە سێنێمە دەستگایکی خێرخوازیمان نێ بەخوا تەلەڤیزۆنەکەش هەر تەلەڤیزۆنێکی ئاساییە بەسەر چاو بەڵام بە حورمەتی جەنابەت هەم دوعای خێرمان هەیە هەم ئینشەڵڵا ڕێنماییم هەیە. خوای گەورە ئاوڕێکم لێ بداتەوە خێری گەورەی دەگاتێ بە قوربان هەمووان چاوەڕێ و محتاجی قاپی ڕەحمەتی خوای الغني كهر بخوي دولمندا يا ربي خا رحمه الله سلام كاك ڕۆژگارجیان یا ربي خوا دەریا ڕەحمەت لە منیش و لە تۆش و لە هەموو مسلمانان کاتەوە. دوا پەیوەندی ببورن بەڕێزان پەیوەندیەکان دیارە زۆر مەڵام ناتوانین چکە وەرگین دایکی ڕەوا وەکو دوا پەیوەندی فەرموو خوشکی من. السلام عليكم مامۆستاگیان. عليكم السلام ورحمة الله. دایکی ڕەوا مامۆستاگیان وەڵای پرسیارێکمانی بێ زەحمەت فەرموو. دوعای پێش نوێژ کە دە نوێژدا ئەبەستی من کە نوێژدا ئەبەستم نیەتە هێنم الله ئەکبەرەکەم اینجا دوعاکە ئەەکەم دروستە یا پێش وجهت وجهي الذي فطر السماوات والأرض کاتی نوێژدا ئەبەستم ضي الله أكبر أنجا أو دعاء ضي وجهت وجهي الذي فطر السماوات والأرض الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا من دوای الله أكبر نێتێنم الله أكبرەکەم اینجا دوعاکە ئەەکەم دروستە بەسەر چاو قسەت بۆ دەکەم بەسەر چاو. ئەی پرسیارێکی تریش مامۆستاگیان بێ زەحمەت نوێژی سەلات و تەسبیح بەڵێ ئەگەر هەر دوو ڕکات بکەی کافیە و دروستە یا هەر چوار ڕکاتەکە بکەیت بەسەر چاو ئەویش قسەت بۆ دەکەم. زۆر باشە دەستە خۆشە مامۆستاگیان سەلام عەلەیکم. عليكم السلام ورحمة الله. دایکی ڕەوا خوشکە باشەکەی من سپاس بە دەست باتەوە پرسیارەکەت بەسەر چاو. بەڕێزان سوپاس بۆ پەیوەندیەکانتان بۆ پرسیارە جوانەکانتان بەپێی زانستێک کە خۆی گەورە پێی بەخشیبین و دەتوانێت بەندەداوێ ئینشاءڵڵا تیشکێک دەخەینە سەر پرسیارەکانی جەنابتان. پەیوەندی یەکەممان دایکی کاردین بوو لەبارەی خانووی وەرەسەوە کە کاتی خۆی بە پاری سویسری فرۆشراوە و ئێستا دیسانجارشی خانووکەدا قابڵێنرێتەوە بە سعری ئەمڕۆ یان نا. بەڕێزان دایکی کاردین خوشکە باشەکەم بابەتی میرات لە پەیوەندی تەلەفۆنیدا ناکرێت چونکە هەر بابەتێک هەر قسەیەکی لەسەر بکەی بە پێچەوانی شەرع و یاسا دەکەوێتەوە چونکە بابەتەکە ڕوون نییە. بەڵام بە خوشکی خۆم بڵێم عەرزم کردی وابزەم سەرەتای بەرنامەژ میرات بۆ ڕەحمەتە. کاتێک کەسێک دەمرێ ڕەحمەت و بەرەکەتی خوای پەروەردگارە ئەم ماڵی کە لە پاشی بەجێ دەمێنێ ئەگە بە حەڵاڵی پەیدای کردبێ ئەو کەسە مردووە ئەوەی کە خێر و خێراتە بۆی کراوە لێ دەکرێت ئەوە هەموو چاکەیە دەچێت دەتای تەرازوی حەسەناتیەوە. ئەوەی تریشی کاتێک کە قەرز و حەج و ئەمانەی لێ دەردەکرێت ئەوەی کە دەمێنێتەوە دەبێتە میراتی ڕەحمەت بۆ کەسوکاری. ئەگەر ئەم ماڵە مردووەکە بە کەسابەتی حەڵاڵ پەیدای کردبێ و مافی خەڵکی پێشێل نەکردبێ و حرام لە ماڵەکەدا نەبێ ئەوەی میراتگیرەکانیش دەیخۆن خوای پەروەردگار هەمووی دەخاتە سەر تای تەرازوی خێری مردووەکە. ئەمە تا ئێرە زۆر شتێکی باشە. بەڵام ئەوەی ئەگەر وریانەوی ئەم ڕەحمەتە دەبێتە زەحمەت ئەوەیە کە نەگەڕێنەوە بۆ شەرع کە شەریعەتی خوای پەروەردگار عەدل كله
وحكمة كله شريعتي خواي پروردگار هموي عدل داد پروریه و هموي حكمته و كاري بجيه كخوا هم خواي كاربجيه و الحكيم شريعتكشي هموي لشويني خواتي چەندە بەشی کچە چەندە بەشی کوڕە چەندە بەشی باوکە دایکە چێ میراتگرە چێ میراتگر نییە ئەمە بابەتێکی ڕوون و ئاشکرا لە شەریعەتە ئەگە بگەڕێنەوە خزمەتی جا جەنابتان بۆ ئەوەی کەوا خوشک و برایەتی تێک نەچێ عەرزم کردن میرات کە بۆ ڕەحمەتە نەبێتە زەحمەت نەبێتە مایەی لە جیاتی کۆکردنەوە و شکرانە بژێرنی خوا و دوعاکردن بۆ کەسی کۆچ کردو و میرات لێژیرا و خوا نەخواستە بێتە مایەی تەفرەقە و دڵعاجزی و هەر کەسە لەبەر خۆیەوە پیش بخواتەوە و ناڕەحەت بێ و ماڵەکەیان داگیرکردم و ئەمە بە تەلەفۆن ناکرێ و ئەمە لە لای مامۆستایەکی مزگەوتیش ناکرێ من ڕێنمایی خوشکی خۆم دەکەم هەموو ئەو کەسانی کە خۆیان بە خاوەنی ئەم ماڵە میراتە دەزانن کە خۆیان بەوە دەزانن حەق و حیسایان هەیە لەم خانوەدا کەماوەتەوە با هەمویان بەیەکەوە نەک تاک تکاتان لێ دەکەم ئەوەی کێشەی میراتی هەیە کەس تاک نەچێتە لیژنە فتوا شەرعیەکان هەمووتان بەیەکەوە بە ئەو پەڕیتەبایی و خۆشەویستی چۆن لە کاتی پرسەدا هەموو بەیەکەوە بوون و لە پێشترە کاتێک ئەم ژنینێنەوە ئەو شوینە کردووە هەمووی لەسەر سفرەی باوکودایی کۆبوونەوە بەڕێزان ئێستاش بە هەموو بەیەکەوە کۆ ببنەوە پشنە بەردەمی لیژنەی فتوای بەڕێز و مامۆستای بەڕێز ئێمە خانوویەکمان هەبووە ئەمەندە برایین ناومان ئەوەیە ئەمەندە خوشکین مامۆستای بەڕێزیش هەمووی دەنووسن ئێمە ڕازین هەمومان بە شەریعەتی خۆی پەروەردگار کە هەمووی عەدل و حیکمەتە جا ئەو کاتە مامۆستای بەڕێز دەڵە فڵان کەس هیچی بەرناکەوێت فڵان کەس ئەوەندەی بەردەکەوێت فڵان کەس ئەمەنەی بەردەکەوێت نووسراوێکتان بۆ دەنووسێ مۆر دەکرێ ئیمزای مامۆستاکانی لەسەرە ئەمە نەوەینەوەکەشتان جارشکە هەڵناداتەوە یعنی بەیانی برازایەک خوشکەزایەک کۆ نابێتەوانە وەڵام من کاتی خۆی غەدر لە باوکم کراوە وەڵام میراتی دایکم نەدراوە ئەم نووسراوت بەدەستەوە دەبێت فەرم و ببینە کاتی خۆی لە ساڵی ئەوەندە ئیمزا و مۆری لیژنەی فتوای شەرعی هەرێمی کوردستانی لەسەرە بۆیە قەت بڕیار مەدەن کە بە تاک تەلەفۆن بۆ شوێنێک بکەن نەک مەبەستم جەناب نییە هەمووتان دایکی کاردین هەموو مسلمانان ئاوا بەیەکەوە کۆ ببنەوە بچنە خزمەت شەریعەتی ئیسلام و نووسراوی خۆتان وەرگرن دوای دابەشکردنەکە و ئەوەی پێی ڕازی نەبێ بە شەریعەتی ئیسلام وەکو وایە بڵێ ئینکاری نوێژ دەکەم خوای پەروەردگار بۆ خۆی بڕیاری داوە میراتی بەڕێک و ڕەوانی دابەش کردووە ئەوە بەنسبەت پرسیاری دووەمتەوە دەفەرمی دەستم ئازاری هەیە لە ڕووی پزیشکیەوە دکتۆری پسپۆڕی خسایی حەقوایە یەک دوو دکتۆر سێ دکتۆر بکەی وە پشکنینەکان هەموو دەریان خست ئەم دەستەی تۆ هیچ بابەتێکی پزیشکی یعنی ئەوی کە دکتۆری پزیشکی پەیوەست بە جونگە و بە ئێسقان و ئەوانەوە دەمارەوە ئەو بابەتەیە پزیشکی دەمار پزیشکی ئەسقان پزیشکی فەقەرات تجاری وایە دەست پەیوەندی بە ملەوە هەیە دڵی دەست عیبی نییە بەڵام تۆ ئائێرەت خەلەلی هەیە جاری وایە دەستت بەهۆی پشتەوەیە جاری وایە دەستت بەهۆی سەرتەوەیە وایە دەبێت ئەم پشکنینە شەر نییە هەر کەسێک لە کۆڵانێکەوە بڵێ وڵا دەستت عیبی نییە ینی سپۆڕەکانی مێشک و دەمار ئەوە زۆر زەرورە فەقەرات مل هەمووی پەیوەندیان بەدەستەوە هەیە بە دڵنیاییەوە لەوانە هەمووی دەرچووکە الحەمدوللا لە ڕووی پزیشکیەوە کێشە نییە خۆشت گومان دوایە کەوا چاو نەفەسێک لێ دابی چاوی کەسێک لێ دابی ئەو کەسانی کە نەک بۆ دەست بۆ هەر شوێنێکی جەستت لە ڕووی پزیشکیەوە زانستی پزیشکی وتی ئەم بابەتە هیچ ئەم نەخۆشە شتێکی نییە تا دەرمانێکی بدەینێ ئەبێ کەسەکە بە دوو شتا بچێتەوە یەکەمیان بزانە مافی کەسێکی نەخواردووە چونکە ئەوە بۆ لە کتێبەکانی دکتۆر محەممەد عەبدوڕەحمان عەریفیدا تێدایەتی کەسێک دەستی ئازاری ئەوەندە زۆر بۆ بە هیچ شێوەیەک ئازاری نەشکاوە دکتۆر وتێتی هیچی تیان نییە ڕوقەی شەرعی بەسەرا خوێندراوە سوودی نەبووە لە دوادرا مامۆستایەکی بەڕێز پێی وتووە کاکەی جان تۆ بچۆ بزانە حەقی چێت لایە چێل لە پشتەوە دوعایەکی لێ کردووی کە سەیری کردووە ئای کاتی خۆی زەویەک هەرچەند بە پارە کڕیم بەڵام بە فرت و فێڵ دەستی ئافرەتێکی دایکی یەتیم و هەتیوان دەرمهێنا کاتێک کە مامۆستاکە لە بابە بڕۆ گەرنی خۆتی پێ ئازاکە و دڵی ڕازیکە ئەو گەرنی ئازا دەکاوە بە حەقی خۆی دەکاتەوە و ڕزگاری دەبێت لە دەست بەجێ ئازاری دەستەکەم نەما جا لەبەوە ئینسان کاتێک کە شتێکی لەم شێوەی هەیە لەوە چێ خوای گەورە خۆشی بێ ئاگاداری بکاتەوە بگەڕێ بزانی ئازاری کەسن نەداوە مافی کەسن نەخواردووە دڵی کەسن نەشکاندووە چاڵت بۆ کەس هەڵ نەکەندووە کە ئیشەڵە دایکی کاردین تۆ لەوانە نەبی بەڵام ئەوە خاڵ یەکەم دووەمیان ئەگەر ئەمەد نەبوو پشکنینت بۆ کردەوەکانی خۆت کرد شتێکە شک نەدەبێت کە حەقی بەندەکانی خوال لەسەر بێ و لە پشتەوە دوعا لێ بکەن و تووشی ئەم ئازارە بووبی پەنابەرە بۆ مامۆستای ئاینی بۆ خوێندنی ڕوقەی شەرعی کە من بۆ خۆم ڕوقێ ناخوێنم من لێشی نازانم بەڵام پێش ئەوە پێت دەڵێم
هەموو بەیانیان و ئێواران دەست خسەر شوێنی ئازارەکە سێجا سوڕەتی قل أعوذ برب الفلق، سێجا قل أعوذ برب الناس، سێجا قل هو الله أحد، حوت جار قل هو الله أحد، سورة الفاتحة الحمد لله رب العالمين تا ولا الضالين آمين، بسري أبخينا حوت فاتحة، سي سورة قل أعوذ برب الفلق، سي سورة قل أعوذ برب الناس، سي قل هو الله أحد. والله يقينت هبه بإذن خواي پروردگار آزاری تیانا منه چاو نفس و سحر و هر چی بیا خواي گەورە کۆتایی پێدێنێ. ئەگەر دڵیشت بەمە قەناعەتی نەکرد پیاوێکی مبارەکی بۆ خوا سوڵحاو کە بەس لەبەر خاتری خوا متمانەت پێیەتی و پیاوێک نییە بازرگانی بە ئاینەوە بکە، بازرگانی بە ئاینەوە ناکە، نوشتە نانووسێ، شت ناکە و تەنها لەبەر خاتری خوای گەورە قورئان، بەس قورئان یان ئەو شتانی کە لە سنەی صحیحی پێغەمبەر هاتوون صلی الله عليه وسلم و هیچ شتێکی کە قوسات و شتی کە ناهێنێ ڕمز و ڕموز بەس بە قورئان و فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعا بەبێت تەماح لەبەر خاتری الله و پیاوێکی دەست بە دەستنوێژی دەم بە زیکری قورئان خوێن بە ئامادەبوونی مەحرەمێک دەستی بەسەرا یعنی دەست بخاتە سەر شوێنەکە و دوعای بەسەرا بخوێنێ بە ئیزنی خوای گەورە خوا شیفات دەدا. بەڵام ئەوەی کە پێم وتی خۆت ئەمانە بکەی بە یەقینەوە هەر چیەک بێ کۆتایی پێدێ مادام لە ڕووی پزیشکیەوە کێشەن نەبێ یا ڕەبی خوا شیفای دەستی تۆش و هەموو موسڵمانان بدە. دایکی ئامانج دەفەرمێ هەموو ساڵە 15 شەعبان 14 و 16 لەگەڵ دەگرم هیچ ئیشکاری لەسەر نییە. ئەوە ناوەڕاستی مانگەکان ڕۆژەسپیەکانن 14 و 15 و 16 هەموو مانگێک ڕۆژگرتن شتێکی ئەو پەڕی سونەتە. اینجا تۆ بنێتی نێتی شەعبان لە 15 شەعبانە فەرمودەیەکمان نییە کە بفەرمێ 15 شەعبان ئەمە ئەجر و پاداشتەکەیەتی. بەڵام چونکە تۆ ئەسڵەکە سونەتە، ئەسڵی 14 و 15 و 16 هەموو مانگێک سونەتە بە ئیزنی خوای پەروەردگار ئەجری تەواوت گەیشتوتێ و ئینشاءالله بەرەکەت و ڕەحمەتی خوای پەروەردگار لە مانگی شەعبانە. پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هیچ مانگێکە بەقەدەر شەعبان بە ڕۆژوو نەبووە، زۆر بە ڕۆژوو بۆ تێدا وەکو خۆ ئامادەکاریەک پاکردنەوەی دڵ و دەروون و ڕۆح و هەروەها خۆ ئامادەکردن و خۆڕاهێنان بۆ ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزان. ئینشاءالله تۆ خوای گەورە ئەجرەکەی تەواو بۆ نووسیوی و بەردەوام بە لەسەری. دایکی نارین دەڵێ کەسێک پارەی خواردوم بەڵام بوو ئەوەی دڵ و دەروونم پاک بێ و خۆم بە خەڵکەوە عەزیان نەدەم ڕەحمەتی خوا لێ بێ دایکی نارین کارەکەت باشە. چونکە کاتێک کەسێک ڕقوقین هەڵدەگرێ بەرامبەر بە کەسێک کە غەدری لێ کردووە پێش ئەوەی لەو بدرا لە خۆت بدەی لە خۆت دەدەی خۆت دەسووتێنی ئەواگای لە هیچ نییە وا لە بیری چۆتەوە کەستەمی لە تۆ کردووە و پارەکەشی خواردووە دووشی کردووە ڕاستە لە لای خوای گەورە خۆ ڕزگاری نابێ ئەچێتەوە بەدەمی محکەمەی خوای پەروەردگار. بەڵام تۆ لەم دنیادا هەر خەفەتی پێ بخۆی هەر خەفەتی پێ بخۆی دەسەڵاتشن نییە لە ڕووی یاسایی و دادوەریەوە داوای مافی ڕای خۆت بکەی و حاکمێک کارەکانت بۆ ڕایی بکە و حەقت بۆ وەرگێتەوە والله گردنت ئازا کردووە دەست خۆش بێ گەرنی ئەوە هەموو کەس ئازا بێ. بەڵام هەر بەدڵنیاییەوە گرەیەک لە دڵ تا دەمێنێ کە بیر دەکەیتەوە چۆن پارەکانی خواردن بەڵام خوا من خۆم ڕزگار دەکەم هیچ کە بیری لێ ناکەمەوە بە کورتی ئەم گردن ئازاییەی تۆ یعنی خوا حەواڵەم بە تۆ کرد من هیچ کە خۆمی پێوە ماندوو ناکەم. لە قیامەتە تۆ مادام گردنت ئازا کردووە خوای پەروەردگار لەو خۆش دەبێ بەڵام ئەمەی تۆ بە فێڕۆ ناچێ والله دڵنیا بە بە ئەندازەی پارەکەت خوا بەلانی کەمەوە بۆت زەربی 1 دەکا لەسەر تای تەرازۆکانی چاکەت ئەوەندە حەسەنات و خێرت بۆ دادەنێ چونکە تۆ لە دنیادا لە کەسێک خۆش بووی و لەبەر خاتی خوا گەرنت ئازا کردووە و ئەو گرەی دەرونی خۆت بە خوا سپاردووە ئینشاءالله خوای گەورە لەو کەسەش مادام لەوە ئەچێ جاری وا هەیە دەستبڕ نەبێ بە تایبەتی نەبوونی وای لێکرد بێ پارەکەی خوارد بێ و بارودۆخێک بەسەری هاتوێت پارەکەی لە دەستان نەبوو بێ کە پارەکەت بداتەوە بۆم خەرزەوە چۆ دیوانی خوا تۆ گەرنت ئازا کرد خوا لەو خۆش دەبێ بەڵام دڵنیا بە دایکی نارین خوای پەروەردگار لە قیامەتە ئەجرێکی هەرە گەورە دەداتەوە بە تۆ و خوای گەورە لە زۆرێک لە گوناهەکانت خۆش دەبێ چونکە تۆ لەبەر خاتی خوای پەروەردگار و دڵ و دەروون پاکردنەوە لەبەر خوا گردنی کەسێکت ئازا کرد خوا گردنی تۆ لە گوناهەکانت و لە ئاگری جەهەنەم ئازاد دەکا کارەکەت زۆر چاکە دڵت پێی خۆش بێ بە یەکجاری بە لە پێنای خوا دەگەردنی ئازاکە و جارشکەش وریاتر بە پارەی خۆت مەدە بە کەسێک کە بۆت بخوا ئینسان لە هەر شتێک ئەزمونێک تەجروبەیەک وەرگرێ ئەمەش لێکی باشە. ئەفەرمووی دایمە قەرزارین بێبەرەکەتین یعنی نوێژ دەکەین ڕۆژوو دەگرین بەڵام مێردەکەم پێشمەرگەیە خوای گەورە مێردەکەی جەنابیشت و هەموو هێزی پێشمەرگەی کوردستان مسلمانان ئەوانەی کە ڕوو لە خوان ئەوانەی کە کۆیلەی حیزب و کەس نین و تەنها لە پێناوی پاراستنی خاکی کوردستان و لە پێناوی شکۆی نەتەوەی کورد و لە پێناوی ئەم فەقیر و هەژارەدا کە ئەم بارودۆخە بەو هەموو شەق و شڕێەوە هێستا خێمەکەی سەرمان هەڵنەگیرێ و نەچینەوە ژێر پۆستاڵی دوژمنانی چوار دەورمان
ئینا کۆیلە نین، کۆیلەی حیزب نین، کۆیلەی کەس و مەسئول نین. پێشمەرگەی دڵسۆزی خاکی کوردستان خی گەورە ئەوانە پارێزێ و ئەوانی کە ڕوولەدینن و لە هەر شوێنێک بن تاعەت و عیبادەتی خۆیان دەکەن. واللهی خوشکە باشەکەم، ماڵەکەتان بەرەکەتی تێدایە، ماڵەکەتان ڕەحمەتی خوای تێدایە، بەڵام موچەی پێشمەرگە بۆ خۆی کەمە. ئەو مەسئولانە بەداخەوە لە وڵاتی ئێمەدا گەندەڵن، گەندەڵی لە موچەدا هەتا سەر ئێسقانی ڕۆیشتەوە. مە زۆر جار چارەمان ناشرینە لە بەرچاوی حکوومەت، چونکە ئەم ڕاستیانە دەڵێن. یعنی هیوا هەیە بە پلەی فەریق و لیوا خانەنشین بۆ مانگی 4-5 ملیۆن لوش دەدا. وڵی نە پێشمەرگەیەکی ڕەسەند و پەسەند بووە، نەماندوو بووە، نەشتێکی وای کردووە لە پەنا ئەم مەسئول و لە پەنا ئەو خزم و لە پێکوری هەیە جاش بۆ برا، هەیە جاش بۆ ئێستا بە پلەی لیوا و عەقید و عەمید خانەنشینە. پێشمەرگەکە مێردەکەی تۆش پێشمەرگەیەکی ڕاست و دروستی کوردستانە ئێبرا 700-800 هزار وڵی هیچی پێ ناکرێت. یعنی بیدەی بەچی فەقیرە، بیدەی بە ژەهر ناتکوژێ. بۆیە ئەمە ئینشاءڵڵا بێبەرەکەتی نییە، دڵی خۆدوارێ مەکە بڵێ ماڵەکەمان بەرەکەتی تێدانێ. موچەکە بۆ خۆی کەمە، بازاڕیش بەو هەموو گرانیەوە ئێدەرە قەت نایە. ئینشاءڵڵا مێردی بەڕێزت هەوڵ بن ئێوە خۆتان قەناعەت بە یەکتر بکەن. ئەو ڕۆژانی کە لە پێشمەرگایەتی نیە و لە ماڵەیە بەڕاستی هەمومان دەبێت دووسێیش بکەین. زروفی کوردستان وایە، ئەوەی بە حەڵاڵی بژیە، ئەوەی پەنا بۆ گەندەڵکاری نەبە، ئەوەی کەوا بەنا بۆ موچەی بندیوار و حرام نەبە، واللهی بە موچەیەک دەرەخەن نایە. بەخوا بە ئیشێک ماڵەکەت پێ بەڕێوە ناچێت بە شکۆیەکی ڕاستەقینەی شایستە بە ژیانی مرۆڤ. وەیە مێردەکەت ئەو مەسافانی کە لە دەوامی پێشمەرگایەتی نییە، ئینشاءڵڵا هەوڵ بدا کەسابەتی چکە بکە و تۆش پشتیوانی بە و بەرەکەتی ماڵ بەدەستی ژنیشەوەیە. هەموویشە بیسمیللا بکە لە کاتی لێنانی هەر خواردنێکە و الحەمدولیلا بکەن، زیکری خوا، ئەستەغفیر الله بەردەوام ئینشاءڵڵا. دایکی نارین ڕۆژانە زۆر ئاسانە 1000 ئەستەغفیر الله بکە، 100 سڵاوە لەسەر پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم. ئینشاءڵڵا پارەکەت چەند کەم بێ لە ڕووی ژمارەوە، بەڵام لە ڕووی چەندێتیەوە خی پەروەردگار لە ڕووی چۆنیەتیەوە هەر چەندێتیەکەی کەمە، ژمارەکە کەمە، بەڵام لە ڕووی چۆنیەتیەوە خوا بەرەکەتی تێدەخا. خوا لە نەخۆشی دەتان پارێزێ، لە بەڵا دەتان پارێزێ. هیوا هەیە معاشی 2-3 ملیۆنی ژوەر دەگرێت کەچی دایمە محتاجە، چونکە بەرەکەتی تێدا نەماوە. ئینشاءڵڵا خوا بەرەکەت دەژێڕێتەوە ماڵەکەتان و خوای پەروەردگار لە بەڵا و موسیبەت ئێوەش و ئێمەش و هەموو موسڵمانان دەپارێزێ. خوا ڕەحم بە هەموو لایەکمان بکە. باوکی یوسف فەرمووی مناڵێکمان هەیە تەمەنی 9 ساڵە بەدەستی چەپ دەخوا و دەنووسێ. وەڵی هەتا بۆتان بکرێ مناڵ خۆزگە پێشتریش ڕاتان بێنایە، بەڵام ئەوەی جەناب درازڵی ماڵی خاڵانی بەڕێزی ویراسیش بۆی هەیە، بەڵام ئەوەی کە بەدەستی چەپ دەنووسێ ئەوانە ئیترەوە دەسەڵات نییە، بەڵام بۆ خواردنەکە هەر لەبەر ئەوەی فەرمانی پێغەمبەری صلی الله عليه وسلم کل بیەمینی کە بەدەستی ڕاستت خۆ. یعنی باوکی یوسف بە مناڵە بەڕێزەکەت بڵێ تەنانەت ئەگەر هەموو خواردنەکە نەبێ بە ئەوەڵی خواردن کە دەستی پێکرد بسم الله الرحمن الرحیم، کەوچکێ برنج، کەوچێ شلە، تۆزێک گۆژیتەوەی کە لەسەر سفرەکە خوای پەروەردگار بە نەسیبی کردبوو، هەر نیسکێنەیەکە. کەوچکێ یەکەم، کەوچکی دووەم بەدەستی ڕاست بخوا، دوایی زانی بەخۆیان دەڕێژێەوە، بەخوای ئیسفادەی لێ ناکە. هەر لەبەر ئەمرەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوچکی یەکەم و دووەم ئەترەوە ئینشاءڵڵا ئەمرەکە جێبەجێ بوو. ئەوەی تریشی بە ئیسلاحەن نانی خۆی بەدەستی چەپ بخوا، خوا ئەوەندە داوا لێ دەکات کە لە توانای مرۆڤدایە. دوێمیان دەڵی خێزانەکەم زێڕی هەبوو فرۆشتوێتی، زەکاتی لەسەرە بە دڵنیاییەوە دوای ساڵێک بە پارە کە بە دانرایی مایەوە زەکاتی دەچێتە سەر. لە حەدیث پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم کاتێک ئافرەت پرسیاری کردو مێردەکەم هەژارە، فەرموویەتی زەکاتەکەی خۆتی بدەیە. زەکاتی ژن بە مێردەکەی دەچێ لە کاتێکە بەتایبەت قەرزدار بێ و بژێوی ژیانیان ناڕەحەت بێ و باسی خۆشت کرد لە پرسیارەکەی خۆت خۆت کە باست کرد نەخۆشمان هەیە، یا ڕەبی خوا بمان پارێزێ، وەڵڵا نەخۆشێک لە ماڵا بیانڵی دوو نەخۆشمان هەیە، بەخوات دەرزی و دکتۆر و دەرمان و عیادەی ئەمڕۆ هەرچیت هەبێت بە عیادەیەکم وی دادەنێیەوە. بەڵێ لە حاڵەتی ئەوەدا خۆت دەناسی، خۆت زیینەوە نەبێت لە زەکاتی ماڵەکە، بەڵام بارودۆخی خۆت لە جیاتی پەلاماری ئەم و ئەو بدەیت. زەکاتی ژن بە مێردەکەی خۆی دەچێت، زەکاتی ژن بە مێردەکەی خۆی دەچێت، بەڵام دەبێت ئەم پیاوە نەیداتەوە بە ماکسی و بە جلوبەرگ و بە خواردن بیداتەوە بە ژنەکەی. ئەو کاتە ژنەکە هی خۆی بۆ خۆی خواردە لەسەری لا ناچێت، ئەگەدار بنەوە بابەتە حساسە. بەڵام نەخۆشێک لە ماڵەکەدایە کە نەخۆشێک لە ماڵەکەدایە تۆ هیچی کە شک نابەی، ناشکچێ بڕی سوال دەکەم بۆی ئەم ژنە زەکاتەکە بداتە پیاوەکەی بڵێ بۆ ئەم منداڵە نەخۆشە و ئەم خوشکە نەخۆشت و ئەم بابەتە ئتر ئەوە بەو شێوەیە. بەڵام نابێت مێردەکە لە شتێکە سەرفیکە کە ژنەکە خۆی لێی سوودمەند بێتەوە، چونکە زەکاتی خۆت بۆ خۆت نابێت، دەبێت ئاگاداری باوکی یوسف.
و لە نزیک شەو مامۆستایەکی ئاینی گەڕەکەکەتان ئەگەر زیاتر ئاگاداری بارودۆختە ڕوونکردنەوە بداتێ بۆ ئەوەی کە گونەهبار نەبی بەڵام بە شێوە گشتەکەی زەکاتی ژن بە پیاوەکەی خۆی دەشیا بەڵام بە حساسیتەوە ڕەفتاری لەگەڵا بکرێ ئەم ژنە لە ماڵی خۆی سوودمەند نەبێ خوا نەخواستە تووشی گونەهباری نەبن. کاک ڕۆستەم فەرمووی لەبارەی میرات و مارەیەوە خێزانەکەم ماریم نەداوەتەوە دەوری 30 ساڵێکەوە داوای دەکات بە دڵنیایەوە حەقی خۆیەتی مارەی شتێکە کە خۆی پەروەردگار کە وعدت داوە لەسەر خۆت واجب کردووە واگە ئینسان بمرێ ئیشاڵڵا تەمەند درێژ بی کاک ڕۆستەم نەک مەبەستم جەنابن نییە هەر مرۆڤێک کە دەمرێ یەکەم شت دەبێ پێشەوەی میرات دابەش بکرێ مارەی ژنەکەی لێجیا بکرێتەوە ئەبێ مارەی ئەم ژنە هەر واجبە تۆش ئەگەر هیچ دەسەڵاتێکت هەیە تەنانەت ئەگەر شتێکت هەیە بیفرۆشی دڵی خاتوونی خێزان ڕازیکە جا شەر نییە تەواوی مارەکەی بێ ئەویش لە حەقی خۆی شتێکت لێ خۆش بێ بە دڵی خۆی نەک بە زۆر و تۆژ ئیشەڵڵا دڵی خۆشکە شتێکی بدەیە واگە کاتێکیش کە نەبوو بووی هیچ لە دەستان نەبوو خێزانێکی بەڕێزی 30 ساڵ بێت هاوسەری خۆشبەختیتان ئیشەڵڵا لە نێواندا بۆ بەیەکەوە سەری ڕەشتان سپی کردووە مارەی نەبێتە بابەتێک کە هەموو ڕۆژە سەر سفرەی خواردنی پێتاڵ بکرێ هەبوو بە ئیزنی خوا واجبە لەسەرت خوا نەخواستە نەبوو هەر وەختێ پیا و مرد دەبێت ئەم ماڵە هیچ شتێکی لێ جیا نەکرێتەوە حتا مارەی ئەم ژنە نەدرێ وە بە هەر شێوەیەک بێ بە شێوازێکی خۆش و جوان قەناعەت بە دڵی هاوسەرت بکەی بەڵام نەگووە مێشکی ناڕەحەت کەی بڵی دەبێت گەرن ئازاکە گەرن ئازاکە ئەو گەرن ئازایی نە دەبێت لە ناخەوە گەرنەدا ئازاکە و تۆ شتێکی پێ بدەی میراتت خوراوە عەرزم کردی وەڵاهی باشتر وایە پێشەوەی بە هیچ شوێنێک بڵێ سەردانی براکانت بکەی و شەرعی خوا و قیامەتیان بەبیر بخەیتەوە ئەوەی کە لە باسی وەڵامی دایکی کاردین داوتم میرات بۆ ڕەحمەتە بانەیەکین بە زەحمەت ئەگەر هەڵوێستیان پیاوانە و مەردانە بوو یا ڕەبی خوا لە هەموو لای ڕازی بێ مەبەست هەڵوێستیان نەبووتیان کۆرە میوایی میراتی چی ئەمە دەستمان بەسەرا گرتو خۆ دەزانین حەقتەوە نایدەین ئالەم کاتەشە دیسان پەنا بۆ دوو سێ مامۆستای بەڕێز و دوو پیاوی گەڕەکەکەتان و دوو پیاوی ماخوڵی بنەماڵەکەتان بڵێ کاکەمە باخ موسڵمانین دەچینە مزگەوت بەیەکەوە دەچینە جومعە بەیەکەوە هەر لەو قورئان دەکە باسی جومعە و جەماعەت و حەج و عومرەی تێدایە هەر ئەو قورئانش فەرمانی کردو میرات ئاوادا بەش دەکرێت تکایە بە سڵحێک لە بینماندا بێت دوو کەلیمەی خێر بڵێن واگە خوا نەخواستە هەر نەبوو دەتوانی پەنا بۆ دادگابەری گونەهبار نابی ئەگە شەرع لە دادگادا بکەن و حەقی خۆت داوا بکەی بەڵام کە بزانی خوا نەخواستە گرفتی گەورەتر ڕوونادا هەموو مافێک کە داوای دەکەی ئەبێ یەقینت هەبێت لە داواکردنی مافەکەتدا مشکلەیەک ڕوو نادا خوا نەخواستە موسیبەتێک ڕوو بدا و بگاتە حەدی عاجزی و پەلامەردانی یەک ئەمجا حەقەکەشت بڕوا و برایەتێکەشت بڕوا ئەبێ لەوە دڵنیابی ئەبێ هەموو ئەمانە بە وریاییەوە ڕەفتاریان لەگەڵا بکەی کاک ڕۆژاوەتی ماڵم لە ڕانەیە و کرێچیم هەژارم نەخۆشمان هەیە وەڵڵاهی براشی نەکەمدا بۆ خوا ئەم کەناڵە کەناڵێکی خێرخوازی ئەو برا گەنجانەشی لێنە بە پارەیەکی کەمی مانگانە بەسە زمانە هەر ئەوەیە دەژین و منیش بۆ خۆ مامۆستای مزگەوت نیم ئێستا و هیچ شوێنێکم نییە و لەگەڵ دەوڵەمەندانیش هیچ بینێکم نییە ئومێدەوارم کە ئینشاءڵڵا جەنابەت سەردانێکی مامۆستای گەڕەکەکەتان بەرەو ڕەمەزان دەڕۆن مامۆستای گەڕاک ڕەنبێ هەر کەسە لە ئاستی خۆی و هەندێک فەقیر و هەژاری مستحق بناسێ و زەکات و سەرفترین گەڕەکەکە خۆزگە لە ئەو گەڕەکەی کە لە ڕانێلی لە نزیک مامۆستای مزگەوتەوە پیاوانی بەڕێزی مزگەوتەوە ئەمە عیبەیەکی تێدا نیە کەوان حاڵن لە خەڵکی تر باشتر دەزانن مادام دەستگای خێرخوازیەکانی ئیسلامی کە نەیانتوانی وەکو پێویست جان سەرەت نەهاتووە لەوانی جاریوە زەختێکی زۆر زۆریان لەسەرە هەیە 2 ساڵ سەرەی نایە فەقیرە کە ئەوان سەرەکان نەهاتۆ دەسەڵاتیشان نەبوو وڵامەکان ئیجابی نەبووە لەبەرەوەی کە دەسەڵاتیان نەبووە نەک وڵامی خەڵک نەدەنەوە خوا نەخواستە دوعای خێرمان هەیە بۆیان ئالەو کاتەدا مامۆستای گەڕەک و سێپیا ماخۆڵێک و خزمان ئاگادار بکەیەوە کە لە مانگی ڕەمەزاندا ئینشاءالله خوا دەرگای ڕەحمەتی لێ دەکاتەوە ئێمە دەسەڵاتمان ئەوەندەیە دواپەیوەندی دایکی ڕەوا فەرمووی دوعای دوای الله ئەکبەری نوێژدا بەستن دایکی ڕەوا هەوڵ بدەی ئینشاءالله تۆ مادام حەزت لە دوعای خێرە ئەو دوعای بخوێنە وجهت وجهي للذي فطر السماوات والأرض دە 12 جار 20 جار گوێی لێ بگرە لە ڕێی مۆبایلەکەتەوە منداڵەکان بۆ دابینکەن لەبەری دەکەی ئەوە ئەوەش کە کتت الله أكبر الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا إن شاء الله أوش بخوێنی هەر شتێکی باشە صلاة التسبيح 2 ركعتەیان چوارە نەخێ صلاة التسبيح 4 ركعتە 300 جار ذكری سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر تێدایە لە هەر ڕکاتێکە 75 جار ئەو زیکرە دووبارە دەبێتەوە و دەتوانی هەر چواریان بەیەکەوە بکەی و دەشتوانی 2 رکات بکەی و سەلام دەیەوە تۆزە پشوو بدەی و هەستیەوە 2 رکاتەکەی کە بکەی بەڵام صلاة التسبيح بەگشتی بۆ خۆی 4 رکاتە نەک 2 رکات ئومێدەواریم ئینشاءالله سوودێکمان گەیاند بێ و خۆی پەروەردگاریش بە ڕەحمی خۆی لێمان قبوڵ کە سوپاس بۆ پەیوەندیەکانتان بۆ پرسیارە جوانەکانتان
دەستخۆشی بۆ برایانی کۆنتترۆڵ و ماندووبوو بە ئەم بەرنمەیەوە خوا لە هەموو لایەکمانی قوبولکە بیخاتە تای تەرازوی قیامەتمانەوە لە خزمەت دینی ئیسلامدا بەختەوەر بین لەسەر ئەم ڕێبازە جوانەی ئیسلام بەردەوام بین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.